بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و جارێک کاتینەوە خزمەتی ئەوەی خۆشەویست لە بەرنامەی نووسین و یادەوەری خۆشەویستانم خۆتان ئاگادارن کە پرۆگرامی ئەم جارەمان باسکردنە بێت لە کتێبی دەبارێک ڕاچوونی ئیسلام و ڕێچکانی بەڕێز مامۆستا عەلی باپیر. ئەم کتێبە ئەگەرچی لە ڕووی چاپەوە بە دووەم کتێبی مامۆستا عەلی باپیر دانرێ واتە دەشێ هەر ئاوا حسابی کەین بڵێن دووەم کتێبی چاپکراوی مامۆستا عەلی باپیرە. ئەم کتێبە یەکێکە لە کتێبە باغدارەکانی مامۆستا وەکو دەوترێ لە دای هەشتاکان لە بزەبت لە ناوەڕاستی هەشتاکان لە ساڵی 1985 چاپە بێ یەکەم چاپی. لەو کاتەیە کۆمەڵێک لە خەڵکی دڵخۆشەکەەوە کۆمەڵێکیش نیگەران ڕەنگەمە پرسیارێک بێ لە ناو بەرنامەکە بیکەین بۆ ئەوی کە ئەوە چی دڵخۆشە کرد و چێش بوو کە بەم کتێبە نیگەرانە بوو. ئەم کتێبە لە کاتی خۆشە و لە ئێستاشە بایەخێکی گەورەی هەیە چونکە کتێبێکە لە دایلۆک کتێبێکە لە بەڵگە و بورهان هێنانەوە واتە لە ناو ئەم کتێبەیە دوو ئایدیا یاخود دوو بۆچوونی جیاواز ئارگۆمنت و بەڵگەی خۆیان هێننەوە هەریەکان بەڵگەکانی خۆیان وەکو ئەوەیە کە بخێنە سەر مێز یاخود با بڵێن لە دایلۆگەکە بەکاری بێنن ینی دوو ئاڕاستەی پێچەوانە لەم کتێبەیە بەڵگە و بورهانی خۆیان هێنە ناو گفتوگۆکەوە. بۆیە کە لە لەحزەی خوێندنەوەی ئەم کتێبەیە چێژێکی زۆرەکەی لەوەی کە لەجێ ئەوەی کە نووسەر بەغیاب بنووسێ بەڵکو دایلۆجێکی دروست کردو هەست بە زیندوێتی و حیوێتێکی زۆرەکەی لە ناو کتێبەکەیە. بۆیە ئەم کتێبە وەکو کاک ڕێباچوەستانیش لە پێشەکەیە نووسیوێتی ئەم کتێبە من ناتوانم پێتان بناسێنم و ئەم کتێبە هەچی لەسەری بنووسم من هێشتا کەمە بۆیە من ئێوە تەسلیم بە ناوەڕۆکی کتێبەکەکەم لەبەرەوە کتێبەکە یەکێکە لە کتێبە زۆر گرنگەکان و یەکێکە لەو کتێبانەی کە لە کاتی خۆیان زۆر کاریگەری گەورەی دروست کردووە و ئەم کتێبە 3 جار چاپ کراوە لە 3 زەمەنی جیاوازە لە 3 کاتی جیاوازە. جاری یەکەم لە بەغدا چاپە بێ، جاری دووەمیش لە ئێران چاپە بێ و جاری سێمیش لە هەرمی کوردستان و لە هەولێر چاپە بێ. قسەکردنی ئێمە لێرەوە لەسەر کتێبی دەبەرێک ڕاچوونی ئیسلام و ڕێچکانە بێ لەگەڵ زۆر بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر. مامۆستا بەخێر بێی. زۆر سوپاس کاک پەیوەند هێوەش بەخێر بێنی ئەخوا. مامۆستا ئەم کتێبە بە دووەم کتێبی جەنابت چۆن ئەڵێ ناسێنراوە. کتێبەکە گەچی جارەکەی تریش باست کرد لە بەرنامەکانی ڕابردووە وتت ئەم کتێبەم پێشتر نووسیوە بەڵام لە چاپە ئەم دواکەوت. هۆکاری دواکەوتنی ئەم لەوەی کە لە سەرەتا چاپ ببێ لە پێش پوختێک دەربارەی ئیسلام بکەوێ هۆکارەکەی چی بوو ئەمە بوو بە دووەم کتێب کە لە کاتێکە وەکو نووسین ئەم پێش پوختێک دەربارەی ئیسلامیش کەوتووە. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. دوباره بخير بني أخوة كاك بيوند خوتوها وكارانت. ئەم کتێبی دەبەرێک ڕاچوونی ئیسلام و ڕێچکان ڕووداوەکانی واتە ئەو ڕووداوانەی کە وتوێژ و دیالۆگەکانیان تێدا بوون ڕووداوەکانی پێشکەوتون ئەگەرنا نووسینەکەی کەوتۆتە دوای نووسینی کتێبی پوختەی دەربارەی ئیسلام. بەڵام ڕووداوەکانی ئەم کتێبە کەوتونە ساڵانی 1982 کە دیارە دوای لە 1985دا ساڵی 1985 بۆم کراوە کە ئەو وتوێژانە کتومت وەکو خۆیان تۆمار بکەم لە ساڵی 1984-85دا دیارە 85 چاپ کراوە. لە 84 پێما بێن نووسیمە بەڵام لە 85 چاپ کراوە. واتە نووسینەکەشی کەوتوتە دوایی بەڵام ڕوودانی وتوێژەکان ئاوا بووە ڕوودانی وتوێژەکان لە ساڵانی 1982 زاینیدا بووە کە دیارە دەتوانین دوای بچین نێوردەکاریەکانی و هەر کامێکیان لەکوێدا بوو. دیارە ئەم کتێبە خۆی 3 وتوێژ دەگرێتە نێو خۆی. یەکیان سەلماندنی بوونی خوا سبحانه وتعالى، دووهەمیان ئیسلامە نە ئایدیالیزمە نە ماتریالیزم، سێمیشان ئیسلام بۆ ریاکەرەوەی نەک تریاک. جا هەر کامێکیان دیارە کات و شوێنێکی تایبەت بەخۆی هەیە و دەمەوێت جارێکی دیکە ئەوە دووپات بکەمەوە کە
ئەو توێژانە زۆر بە ئەمانەتەوە کتومت چۆن ڕوویان داوە وەک خۆیان تۆمار کراون یعنی دوایی کە من نووسیومنەوە نەهاتووم شتێک کە لە کاتی و توێژەکاندا نەگوتراوە چ لە لایەنی منەوە چ لایەنی بەرامبەرەکانەوە یا شتێک دەی زیاد کەم یاخود لێ کەم کەم وەک خۆیان زۆر باش زۆر بە ئەمانەتەوە ئەمە فرسەتێکی باشە بۆ پرسیارکردن چونکم بۆ بە جۆرێک لە مەتاڵ ئایا ئەوەی کە مامۆستا عەلی باپیر لە دووتوێ ئەم کتێبەیە لە ناوەڕۆکەکان نووسیوێتی ئەو دایالۆگە مامۆستا عەلی باپیر خۆی دایالۆگەکەی دروست کردووە چونکەم ئەمە جۆرێکە لە ئوسلوبی نووسینیش جارێ وایە دروستکردی ئەم دایالۆگانە لە ناو کتێبەکانە ئەمە وارید بووە بەڵام لەسەرەوەی ئایا ئەو توێژانەی جەنابەت کردوتە ئەوەی کە پێگوترێ ئەرزیەتی هەبووە لۆکەیشنی هەبووە شوێنێک هەبووە کە ئەم توێژانەی تا ڕوویاوە یاخود کەسێکی بەرجەستە هەبووە کە جەنابەت لە زمنی دایالۆگ و مناقەشەیە ئەم مناقەشەی ڕوویداوە و دواتر جەنابەت کردوتە بە کتێب یعنی ئەو وەکو باسم کرد دووبارەی دەکەمەوە ئەو توێژانە هەروەها توێژی چوارەمیش کە دوایی بۆ بە هەوێنی و بناغی کتێبی سۆزی نەتەوایەتی و توێژی پێنجەمیش کە پێشتریش ئاماژەم پێدا تا ئێستا هەر دەستنووسە و چاپ نەکراوە دادگەری کۆمەڵایەتی هەر پێنجیان و توێژی واقعی بوون و لە نێوانی بەندە و چەند کەسێکی دیاریکراودا ڕوویان داوە وەکو گوتم ئەسڵەن هیچم لێکەم و زیاد نەکردووە وەکو خۆیان تۆمارم کردوونەوە مامۆستا زۆر جارە گوترێ نەک خۆم دروستم کرد من خۆ دەشگونجێ ئینسان ئەوەش بەڵە شتێکی واری دەو هەیە بەڵام ئەو من عادەتم وانە بووە دەنەدەگونجێ ناشڵێم هەم لە ڕووی عەقڵی و عورفیەوە دروستەوە هەم لە ڕووی شەرعیشەوە دروستە تۆ بێنی و توێژێک دروستکەی وەکو کتێبی قصة الإيمان بين العلم والفلسفة والقرآن کتێبێکی دیکەی دکتۆر مستەفا محمود هەیە حوار یا حواری مع صديق الملحد دەگونجێ کە ئەوە خۆی دروستی کرد بێ دەگونجێ دروستکەی بەڵام من ئەوانی من وا بووە کە هەر بوو توێژی واقعی بوو بەڵێ لە کتێبی کوردیشە لە سەرەتایە هەمانە مامۆستاوە هەندێک لە کتێبەکانی مامۆستا شارەزووری ئەو دایالۆگانیان تایە بەڵام مامۆستا زۆر جار ناوی کۆمەڵە کەسە هێنرێ کە بەشدار بوون یاخود با بڵێن یەکێک بوون لە پێکهێنەرەکانی ئەم دایالۆگا من حەز ناکەم لێرە ناوی کەس بارێ بەڵام ئەو کاتانەی کە مارکسیەکان وەکو جەنابیش لە پێشەکان وسیوتە ئەو کاتە لە برەودا بوون وهروەها بازاڕیان گەرم بووە و حتا دەسەڵاتیشان هەبووە مامۆستا قسەکە لەسەرەوەی ینی ئەم دایالۆگانە لەگەڵ سەرکردە مارکسیەکانی ئەو کاتە بوون بەڵێ ئەوەی یەکەمیان سەلماندنی بوونی خوا لەگەڵ کادرێکی پێشکەوتووی ئەو کاتە من تەمەنم 20 ساڵ بوو لە ساڵی 81 بووە یەکەمیان لەگەڵ کادرێکی پێشکەوتووی کۆمەڵەی ئەو کاتە کۆمەڵەی کوردستانی ئێران و لە شاری سەردەشت ڕووی داوە لە چایخانەی بەناوی چایخانەی حیکمەت کە ئێستا ئەو چایخانەیە نەماوە لەما بشوێنەکەی کراوە بە وتێل ئەو کاتە چایخانە بووە مەطعەمیش بوو ینی خواردنگەش بوو و ناوی کوڕەکەش بڵێن ئەو کادیرە نەمزانی جا چ پایەکی وەڵام دیار بوو کادیرێکی سیرە و ناوی محەممەد بوو و توێژی دووەمیان ئیسلامە نە ئایدیالیزمە نە ماتریالیزم هەروەها هی سێمیشیان دار و توێژی دووەمیان لە قاسمەڕەش و زەڵێ لە نێو زەنگ ڕووی داوە و توێژی سێمیان ئیسلام وریاکەرەوەیە نەک تریاک لە ڕێی نێوان قاسمەڕەش و زەڵێ و هەتا گوندی قەڵاتوکانیش کە ئاماژەشم پێداوە قەڵاتوکانی بناری قەندیل دیارە هەردووچیان ئەوانە لەگەڵ کۆمەڵێک لە بەرپرس و کادیرانی ئەو کاتی و ئێستا شندێکیان ماون یەکێتی نیشتیمانی و توێژی چوارەمیان کە مادەم هەر باسم کردوون کە سۆزی نەتەوایەتی پێک دێنێ ئەویان لە نێوان بەندە و کۆمەڵێک لە کادیرانی یا بەرپرسانی حیزبی دیموکراتی کوردستان لە شارۆچکەی ڕەبەتی نزیک سەردەشت و توێژی پێنجەمیان دادگەری کۆمەڵایەتی ئەویش لە نێوانی بەندە و کۆمەڵێک لە بەرپرس و کادیرانی
حیزبی کۆمۆنیست یا کۆمەڵە ئەو ناوەشیان پێدەگوت هەر هی کوردستانی ڕۆژهەڵات. مامەسا ئەوان لەو ساتە وەختەیە بە تایبەتی ئەوەی کە پێگوتە تەوژمی مارکسی و ئەو چەپگەرایە کە برەوێکی گەورەی هەبوو لەو کاتەیە زۆر جار دەروی خۆیان قوبوڵ ناکردوە بە تایبەتی ئەو دیدە ئیسلامی کە هەبوو هەنی بۆ ڕوانگەی کە زۆر تەوجیه کرا خود با بڵێن بۆ ڕوانگە ئایدۆلۆژی کە ئەویش دەویست جارشکە بێتەوە بە بزاوت و بێتەوە بە حرەکەت. قسەکە لەسەر وای مامەسا زۆرینەی بانخوازان لەو کاتەیە ئازارە دران. ینی دەرگای ئەو حیوارە چۆن بۆ لەسەر تۆ کرایەوە تۆ چۆن توانیت حیوار لەگەڵ ئەوان بکەی لە کاتێکە لە ئەوەی ئێمە بینیمانە لە سنووری دێهاتەکان لەو ناوچە ئازادکراوەکان داعیەکان نانەتوانی ئەم جۆرە لە دایلۆگ بکەن بەڵکو ئەوەندەی کە ئازارە دران ئەوەندە دەرگای گفتوگۆشان لەسەر واڵانە بوو. کاکە پەیوەند من دیارەوە بەخشش و فەزڵی خوایە و لوتفی خوایە لەو کاتۆ کە فامم کردوێتەوە خوای پەروەردگار توانای ئەوەی پێداوم ئەوەی کە قەناعەتم پێێتی و بەڕاستی دەزانم تەبەنیم کردووە بتوانم دەری ببڕم. هەر کام لەو وتوێژانە لەو پێنج وتوێژە وەک بڵێ بە ئامانج نەگیراون ینی من مەبەستم بۆ بێ ئەو دیالۆگە بکەم ئاوا هاتۆتە پێش ینی بۆ وێنە ئەوەی یەکەمیان سەلماندنی بوونی خوا شکە هەر کامێک لەوانە کۆمەڵی بیرەوەری شتیان ئاگە پێت خۆش بێ ئەو بیرەوەریانە ڕەنگە لە چەند مەڵەوەی لە خەرمانی تەمەنیشمدا هێندێکیانە باس نەکرد بێ هێندە وردەکارین ئەوەی یەکەمیان ئەو کاتە من یەکەم جارم بە بچوم بۆ کوردستانی ئێران بەنیازی ئەوەی کە من بچم بۆ تاران لەوێ لە زانکۆ خوێندنم تەواوکەم ئەو خوێندنەی کە بەهۆی دەرچوونی ئەمری ژیرام لایانی ڕژەمی بەعسەوە منی لێ مەحڕوم کە لە ساڵی دووەمی زانکۆ من لە چایخانەی حکمەت دانیش بووم وەک بڵێ وەکو پەنابەرێک چاوەڕێمان دەکرد کە ئەو کاتە ڕێی نێوان سەردەشت و سەقز بەدەست پێشمەرگەوە بوو بەدەست حیزبی دیموکرات و کۆمەڵە و مجاهیدین و ئەوانەوە بوو واتە ڕێی زەمینی نەبوو خەڵکیان ئەگەر کەسی ویست بای لە سەردەشتەوە بچێ بۆ سەقز بە کۆپتە دەیانگواستنەوە من چاوەڕێ بووم نۆرەمان بگاتی ئێمەش بچین بۆ سەقز لەو چاخانەی دانیشت بووم لەو کاتەدا مامەستا مەلا عەبدوڕەحمانی ئازادی هەولێر ئەویش دیارە دەیویست بچێ بۆ هاتبوو لێرە لە هەولێرەوە قاچاق ببوو لە ڕژێم ڕای کردبوو ئەویش لەو چاخانەیە بوو لە هوتێلێکی لێ لە چاخانەکە دانیش بوو ئەویش چاوەڕێی ئەوە بوو هەموو جارێ مامەستا عەبدوڕەحمان یادی بەخێر دەجێڕێتەوە دەڵێت تەماشام کرد تەوان منی نەدەناسی دێرە من گەنجێکم تازە دەگەمێ من ناوی مامەستا عەبدوڕەحمانم بیست بوو بەڵام نەمزانی ئەوە هەوە تەمانەویش خۆی گۆڕی بوو لەمە کڵاوێکی سپی لەسەر نابوو بەرگێکی ئاسایی لەبەر بوو دیارە کە وتوێژەکەی من و ئەو کوڕە سەرنجی ڕاکێشاوە دوایی گوتی ئەوە تۆ چێی منیشتمە من فڵان کەسم و خەڵکی شوێی گوتم خەڵکی فڵان شوێنم ئەی جەنابەت چێی گوتی منیش ناوم عەبدوڕەحمانە ئەمنیشتم عەبدوڕەحمانی چێ گوتی خەڵکی هەولێرم ئەمیش هەر لە خۆ گوتم مەلا عەبدوڕەحمانی ئازادی نەبی گوتی بە هەوم بەڵام پێم خۆش نە خەڵک بزانێ ئیدی زانمە بەستمەوەی هەر کام لەو وتوێژانە کۆمەڵێک بیرەوەری هەیە هیچ کام لەو وتوێژانە بە ئامانج نەگیراون یعنی من ئەوە نەبوو خۆمی بۆ سازکەم و جا بمەوێ بچم ئەو بابەتە لەگەڵ کەسێکدا باسکەم بەڵکو هاتۆتە پێش مامۆستا ئەوەی کە باست کرد پرسیارەکەت ئایا ئەوانە تەمەەن ئەو کاتە ئەویش ئەو بەرامبەرەکەشم بەنسبەت ئەوەیانەوە ئەویش ئەوە نەبوو کە بتوانێت وڵا ڕەنگە دیارە ڕێخستمشتیان هەبوو لەناو سەردەشتەوەوانە بەڵام بەهەرحاڵ هەر ئەو جارە بۆ یەکدیمان بینی بەنسبەت ئەوانی دیکە هەبووە هەڕەشەش کراوە وەمە تورسیش ڕەنگە بوو بێ کە من ئەوەی لە دڵم داهی ئەوی بەڕاستی دەزانم و کە ڕێک لەگەڵ ئەوەی ئەوان تێک دەگیرا و ئەوان ژەو کاتەوەکو دەروێشی گەرمە تەریقەت زۆر تند بوون ئەوە هەبوو باش بەڵام بەهەر حاڵۆکو گوتم خوای پەروەردگار سروشتەکەی وا خۆڵخاند بووم ئەو کات و ئێستاشی لەگەڵ دێ ئەوەی کە بەڕاستی دەزانم و بەساکی دەزانم بۆ خەڵکو و پێم وایە ڕەزامەندی خوای تێدا دەتوانم بێڵێم مامۆستا
ئەم کتێبە کە چاپە بێ لە ساڵی 1965 تینوەتی هەندێک کەس ئەشکێنێ هەندێک کەسی کە چاوەڕوان بە زمانی کوردی بە زمانی شیرینی کوردی وە کتێبێک کە ئاستێکی باڵای هەبێ بەتەچی کۆمەڵە خەڵکی زۆر دڵخۆشەکات بەڵام کۆمەڵێکی ژنێگەرانەکە دەکرێت پێم بڵێ کامانە دڵخۆشەکە و کەمانە ژنیگەرانەکەات ئەو کاتە گەرمەی بازاڕی مارکسیزم و لێنینیزم و چەپگەرایی بوو گەرمەی بوو هەڕەتی بوو کە ئەو کتێبم دیارە هەر کامی من لە کتێبەکانی خۆم پێشتری باسم کردووە کە نووسیومە کتێب نامیلکە یاخود ئەو کۆڕانەی کە گرتو من هەمووی دیارە زمینەیەکی هەبوو پێویستی کردووە یعنی ئەوە نەبوو کە من وەکو هیوایەتێک وەکو کات بەسەربردن و خۆ خافڵاندن شت بڵێم و شت بنووسم هەمووی دیارە کۆمەڵی هاندەر و پاڵنەرم هەبووە کە پێویستم زانیوە جا ئەو کاتە ئەو بازاڕی مارکسیزم لێنینیزم گەرم بوو ئەوەی کە دوایی دەرکەوت کە مارکسیزم لە شوێنی خۆی لە بناوانەوە شکستی هێنا من بۆ بڵێ بە چاوی عەقڵ و دڵ دەمگوت ینی زۆر بە قوڵی دیڕاستەی مادی دیالکتیکی و المادیە دیالکتیکیەوە ئەمجا مارکسیزم لە ڕووی مێژویەوە و پاشان لە ڕووی فەلسەفیەوە بۆ وێنە پێشتریش باسم کرد أسس الفلسفة الماركسية وكانت زيادة سواء بعربي هبون أصول الفلسفة الماركسية أمجا كتابي رأس المالي ماركس كتابي باسي العائلي أنجلز ومختاراتي لينين كزور بشابي جوانو أو أنا شاب ذكران أو كاتا زور بقولي شو من أو باسو خاصانة وتماشام ذكرت ئەو مارکسیزمەی کە لە خەڵکیان کردو بە عیلم و زانست و ئەمجا هەر کەسێک کە مارکسیست نەبێ و یاخو ماویست نەبێ ئەسڵەن وەک بڵێ بە بەشەریان نەدەزانی من پێم ئەفسانە بوو وەکو لە توێژەکانیشدا مەسەرەن دەرم خستووە بۆیە بە پێویستم دەزانی ئەو خەڵکو وڵا میلەتەی خۆم ئەو بەتایبەتی چینی گەنج و تازە پێگەیشت و هۆشیار بکەمەوە کە ئەوە شەقامەڕێیەک نییە کە خەڵک بتوانێت پێیدا بگاتە ئامانج بەڵکو کوێرە ڕێیە ڕێچکەیە کە دیارە هەر ناوەکەش بۆ خۆی کە گوتومە دەبەرێک ڕاچوونی ئیسلام و ڕێچکان پرسیاری لێکن دەکەی باشە من ئەوانم بەڕازی بە کوێرە ڕێ و بە ڕێچکە دەسانی جار ڕێچکە ئەوەیە کە لە شەقامەڕێ جیا دەبێتەوە دەبینی شەقامەڕێیەکێت ئەوە دیارە دەگەێنێتە ئامانج وەکو سعدی دەڵێ کەس نەدیدەم چێ ئەزراهی ڕاست گوم شەوت هیچ کەسم نبینیوە لە ڕێی ڕاست ون بێ وەنیە لە ڕێچکە و کوێرە ڕێیاندا ئینسان ون دەبێ ئەوانم بە کوێرە ڕێ بە ڕێچکە دەزانی ئەو کاتە ئەو کتێبە نووسی تایبەت لە باشووری کوردستاندا هەروەها لە ڕۆژهەڵاتی کوردستان حقیقەت خەبەری باکووری کوردستان و ڕۆژاوی کوردستانم نەبوو زۆر خەڵک ئەو فکرێ زۆر ڕمێنی هەبوو زۆر ڕەواژی هەبوو کە گوتم هەر کەسێک کەوانە بۆ ئەستەن ڕەنگە بە ڕۆشنبیر و بە ئەهلی فیکریان دانەدانا بە دواکەوتویان دادەنا منیش پێم وا بوو کەوان نییە جا ئەو کتێبە کە چاپ کرا ئەو کاتە 5,000 دانەمان لێ چاپ کرد هەر زۆر بوو بۆ خەڵکی ئەو کاتە و بۆ ئانوساتە 5,000 دانە بەڵام 2,500 دانی بەس دەستێمایی لێ بڵاو بۆ چاپ کرا لە خیلالی 1-2 هەفتەدا ئەوەی دیکەشی لە ماوەیەکی کەمدا لە شارەکان و ناوچەکانی دیکەی کوردستاندا و ئەوانەی کە پێی قەڵز بوون بە تەکید ئەو کاتە هەموو ئەوانە بوون کە بیرۆکەی مارکسیزم لێنینیزمیان تەبەنی کردبوو کە بە پلەی یەکەم یەکێتی نیشتیمانی بە تایبەت دیارە باڵی کۆمەڵی ڕەنجەران و لە ناو پارتیشدا خەڵکی وا هەبوو ناو سۆشیالیستیش و ینی ئەو کاتە زۆربەی ڕۆشنبیرانی کورد وام دەهاتە بەرچاو مەگەر کەسێکی وەکو مامەسا مەسعود محەممەد کوڕی مامەسا مەلا محەممەدی گەورەی کۆیی ینی کەسێکی مامەستا شارە زۆری بە ڕەحمەت بێ ئەگەر نا زۆربەی ئەوانەی کە خۆیان بە ڕۆشنبیر و بە نووسەر و بەوە دەزانی دەبواە ئەگە هەر وەکو بۆیە لە خۆدانێکیش بێت دەبوو تۆزێ مارکسیست بەنەگە زۆریش نەبێ بەس مامەستا مۆدێل وا باشە بەس کە سەیری دایلۆگەکانی ژەکەی دایلۆجی هەردوو لە یاخود با بڵێن بەڵگە و بورهانی هەردوو لە ینی بەقووەتن بەڵێ ینی
ینی تەنانەت بەرامبەریش ئەو کەسێک کە دایلۆگ لەگەڵ جەنابەتەکە کەسێک نییە کە بە حەوانتە هات بێ هینی هەیە مامۆسا هەز بە پڕی هەردوو لاکەیت ڕاستەکەی دایلۆگەکەش بۆیە بەقووەتە ڕاستە کاکە پەیوەند ئەوانە کە من وتوێژەکانم لەگەڵدا کردوون وەکو گوتم کادوری پێشکەوت و خەڵکی بەتوانە زەمن نازانم دەخوات چ پلێکی بەرپرسیارەتیان هەبوو ئەوانە یەکێتی دەزانم لە یادم ماوە بەرپرسیارەتی گەورەیان هەبوو بەڵام ئەوی بۆ وێنە ئەوەی کۆمەڵەی کوردستانی ئەو دیە ئەوانی حیزبی دیموکرات چکە نەمدەناسین ئەوە نازانم چ پلێکی بەرپرسیارەتیان هەبوو بەڵام وەک بڵی خەڵکی بەرجەستە و بە توانایی ئەو لایەنە سیاسیانی ئەو کاتە بوون مامۆستا هەست دەکرێت لە پوختەیەک دەربارەی ئیسلامیش ئیسلام و ڕێژکان هەیە بەڵام دواتر وەکو تەفاسیل جارێک کە هاتوویەوە سەر ئەمەی کە هەندێک لە دایلۆگەکان لەوێژ ئەبینرێ ینی دایلۆژی کورد لە هەندێک شوێنی جیاوازە جەنابەت بە نمونە هێناوتنەوە بەڵام دوایی تەفاسیل لە دەبەرێکڕاچوونی ئیسلام و ڕێژکان زیاترە بێت ئەوانەی بێش هەر شتی واقعین ئەوانی وێش ئەوە نەبوو هیچی ینی پێم شک نایە هیچ و توێژێکم لە هیچ تێبێکدا هێنابێ خۆم دروستم کردبێ هەموو شتی واقعیە دەنا لە کتێبی زانانی ئیسلام چێن و چۆنن و لە زۆربەی کتێبەکانمدا کەم و زۆر بەسەرهات توشتم جێڕاوەت و هەموو شتی واقعیە و زۆریش دەتوانم بڵم هەمووی بە ئەمانەتەوە ینی بەبێ دەستکاری هێناو من ڕاستە لە پوختەی دەرباری ئیسلامیشدا بەڵام لە پوختەی دەرباری ئیسلامدا وەک بڵی مەبەستم نەبووە کە هەمووی بژێڕمەوە مقتەتەفێکم هێناوە شوێنێک کە جێی مەبەست بووە هێناومە بەڵام دیارە ئەوەی ئیسلام و ڕێژکان کە ئەو سێ و توێژە هەمووی کتومە وەکو خۆی وەکو عەرەب دەڵێن بی حەذافیریها بە کلک و گوێ هەموو هێناوە مامۆستا لە شوێنێکە باسی ئەوەکە کە ئەم کتێبە لە شاری سلێمانیە لە ماوەی چەند هەفتەیەکە بەڵێ 2500 دانەی لێ ئەفرۆشێت لێ ینی ئەفرۆشرێ ینی کڕیاری هەیە قسەکە لەسەر ئەوەیە هەڵبەت نووسیویشتە لە پەراوێزێکە نووسیوتە کە هەتا کراویشە بۆی بسووتێنرێ قسەکە لەسەرەوەیە تۆ ئەمە بۆ بە پێزی کتێبەکە ئەجێڕیتەوە بە هێزی کتێبەکە ئەجێڕیتەوە بۆ چۆنەڵی بۆ ئەو عشقە گەورەی کە لە سلێمانی هەیە سەبارەت بە خوێندنەوە بۆ سەرەتای بزاوتی ئیسلامی ئەجێڕیتەوە یعنی لە ماوەی یەک دوو هەفتەیەکە 2500 عەدەد بفرۆشێ مامۆستا ئەمە زۆرە بەو کاتە قسەکە لەسەرەوەیە ئەگەر ئێمە بگەڕێینەوە بە ئەو ساتە وەختە لە کاتێک کالەوانەیە کە زۆریش خەڵک ئازاد نەبوو بێ لە کڕینی چونکە ڕەنگە بە جۆرە لە جۆرەکان ڕقابەشی کرابێ لە کتێبخانەکانە قسەکە لەسەرەوەی مامۆستا ئەمە بۆ هۆکارەکەی بۆچی جێڕیتەوە کە لە ماوەی 2 هەفتەیە 2500 عەدەدی ئەفرۆشرێ هۆکارەکەی بۆ خۆم خۆش نییە بڵێ مەڵا کتێوێکی بەهێز و پێزە بەڵام مامۆستا وەکو سەروەتێک بەڵام وا پێ دەچێت هێز و پێزیی هەر تێدا بوو بێ چونکە کە خەڵک بە دوای داگەڕا و ئەوداڵی بۆ دیارە تینوێتی خەڵکیی شکاندووە و ئەو کاتە بەڕاستی لە نووسینی کوردیدا ئەو کتێبە وەک بڵێ ڕێژچێن بوو شتێکی دیکە نەبوو لەو بارەوە بڵێ کتێبەکانی مامۆستای شارەزۆری هەبوون هەزار ڕەحمەتی لێ پێش ئەوەی مندا ڕێکەوت لە ترازوی ژیریدا و سروش لە تەراز و ژیریدا و داروین لە تەراز و ژیریدا و فرۆید و بەڵام دەربارەی مارکسیزم و دەربارەی ئەوە کە ئیسلام لە بەرامبەر ئیدۆلۆژیشی دیاریکراودا کە مارکسیزم لێنیزم چەپگەراییە ئاوە بەهێزەوە و بە یەکدا بدرێن لە مەیدانێکی واقعی ڕوبەڕووبوونەوەدا لە ڕووی فیکرەوە بەو شێوەیە نەبوو ئەجا من پێم وایە کتێبەکە هێز و پێزی ئەوەی تێدا هەبوو کە تینواتی خەڵک بشتێنەوە هەم هەلو مەرجەکە شوا بوو بازاری مارکسیزم زۆر گەرم بوو و من ئێستاش لەگەڵ داوێکاک پێوەن زۆر کەس دەبینم هی ئەو کاتە کە هەڵگری فکری چەپگەرایی بووە دەڵێ مامۆستا ئێستا ڕەنگە هەبێت لە لایەنێکی سیاسیشدا بێ یا هەبێت لە هەندێک لە کەناڵەکانی ڕێگەیاندندا کار بکەم ناوی کەس نانم یا هەیە مەسەن زۆر ساق تاکسی دەبینم یا کاسبکار گەنج مەسەلەن بە تەمەن مامۆستا وەڵام من بەهۆی ئەو کتێبەی تۆ جا چ لە هەشتاکان چ لە دوای هەشتاکان چکە ئەو کتێبە هەر کاریگەری خۆی هەر بووە ئێستاش لەگەڵدا بێ لە دوای هەشتاکان من بەهۆی ئەو کتێبەی تۆوە لەژێر کاریگەری فکری مادیگەرایی یاخود ئیلحاد
یا مارکسیزم لینیزمدا بوون بەڵام بۆی ئەو کتێبەوە یا بەهۆی کتێب پوختەی دەربارەی ئیسلامەوە خی پرگار دڵ و عقلی ڕۆشن کردمەوە وەکو گوتم هەم کتێبەکە و هەم هەلو مەرجەکە و خەڵکیش ئەو کاتە دیارە خەڵک بە دوای فریاد ڕستێکدا دەگەڕا کە تینوایەتی فکری و ڕوحی بشتێنێ بەڵێ مارکسیەکان هاتبوونە ئەو مەدانەوە کە بە حساب ئەوە بەڵام خەڵکیان لە ناسنامەی ڕاستەقینی خۆی کە ئیسلامە و لەو حاڵەتە ئیمان و ڕوحیە خواڕسکەی کە هەموو مرۆڤێکەتی دوور دەخستەوە بەرەو بیابان و بیابانێکی قاقڕ و دێمەکاری بێدینی و بێخوایی و بێقیامەتی و بێ هەموو شت دەبرد لەبەر خەڵک یعنی بەڕاستی تینوو بوو و بەنسبەت شاری سلێمانی شەوە گومانی تێدانیەکە بە بەراورد لەگەڵ شارەکانی دیکە ئێستاش لەگەڵدا بۆ هە لە ڕابردووشدا سلێمانی ڕێژەی هۆشیاری تێدا زیاتر بووە چ هۆشیاری سیاسی فیکری نەتەوەیی ڕۆشنبیری ئەوە دیارە ینی خۆ ئەمە وەکو نوقسانی پاڵدانە لای شارەکانی کەوا ناڵێین بەڵام لەوێ ڕێژەی هۆشیاری زیاتر بووە خۆ ڕەنگە لە شوێنیش کە ڕێژەی دینداری زیاتر بوو بێ لە شوێنیش کە ڕەنگە ڕێژەی شتێککە زیاتر بوو بێ بەڵام ئەوە ئیمتیازێکی شاری سلێمانی بووە بەڵام بۆ زانیاری جەنابەت و بینەر و بیسەرانی بەڕێزیش سووتێنرانی ژمارەیەک لەو کتێبە لە سلێمانی نەبووە لە شاری ڕانیە بووە لە شاری ڕانیە بۆ هاتن هەواڵیان پێناوتیان مامۆسا کۆمەڵێک لە برادرانی یەکێتی کۆمەڵە ژمارەیەک چەند وسەیەک لەو کتێبیان کرد و ناو بازار سووتاندویانە ئەمیشتمەڵا لە زیاتوی بیستێن بیخوێنەوە باشە بەڵام دیارە یا خوێندویانەتەوە بە خەتەریان زانیوە یان نیان خوێندەوە لە زیاتی خوێنەوەی سووتاندویانە بە هەر حاڵ ئەوە لە ڕانیە بوو و گەر ڕەنگە وردی لێ بکۆڵینەوە ئەوانش کە سووتاندویانە دیار زۆر باشە باشە مامۆستا تەمان گرنگی کتێبەکە لەوەیە کە کتێبەکە بەس نەزەریات نییە هەنی ئەمەی زۆر مهمە لەوەی کە وەکو وتمان لۆکیشنی هەیە ئەرزیەتی هەیە لایانی بەرامبەریش حزورێکی گەورەی هەیەتەوە دایلۆگەکان خۆیان لە ئەرزی واقع ڕوویان ناوە ئەمە دوو جار بۆ خوێنەریش مهمە مامۆستا چونکە ئەو پرسیارانەی کە لەو کاتەیە ڕاستەکەی کۆمەڵە پرسیاری گومانکەر هەبوو کە ئایان هاویشتە ناو ساحەکەەوە ینی بەتابەتی مسلمانی سادا کە من تەسەورەکەم لەو کاتەیە سادەیەکی زۆر ڕووی لە ژیانی مسلمانان کردبوو ئەو هۆشیارە نەبوو ینی گومانێکی زۆر گەوریان لە ناو دڵی خەڵکە ئەچاند ئەم کتێبانە باەکان لەوەیە بوو کە جارشکە ئەتوانی ئەم گومانانە جارشکە بڕەوێنەوە و ئەو بەڵگە بورهانانە جارشکە مسلمانانیش بەهێز بکەنەوە بەڵێ بەڕاستی کاک پەیوەند ئێستا تەماشای ئەو کتێبە بکەی زوڵمی لێ دەکەی ئێستا کە تەماشا دەکەی چەند کەناڵی ئاسمانی هەن کە باسی ئیسلام دەکەن و چەند ناوەند هەن و چەندان کتێب چاپکراون و چەند گۆڤار و چەند بڵاوکراوە و چەند ڕادیۆ و ئەو کاتە هیچ کاملەوانە نەبوون ئەو کتێبە شتێکی ناوازە و دەگمەن بوو وەکو گوتم ڕێژچێنێک بوو و بە تایبەتیش کە من پێم وایە چی لەو هۆکارانی کەوای کە ئەو کتێبە زۆر ڕەواجی هەبێ ئەوەیە کە بڵێن ئەوانی کە بە ئێمە ئاشنابوون منیش کەم زۆر خەڵک بردۆ پێم ئاشنابوو بوو لە سلێمانی و لە بیتوێن و پشدەر و شارە زۆر و بە حکمی تێکەڵیم کات 5 ساڵ من لە سلێمانی خوێندومە تەوان لە پەیمانگای ئیسلامی ئامادەی ئیسلامی و لە هەولێر و کەم زۆر بە تایبەتی بژاردەی خوێندەوار و ئەوانە ئەمنیان دەناسی دەیانزانی کە ئەو توێژانە فعلەن وا ڕوویاندا و پاشان زۆر کەس شێوەی ئەو توێژانەشی لە من هەربینیوە چونکە خۆ ئەوانە نەبووە من لە ڕانیە لە سلێمانی لە هەولێر لە شارەزوو لە زۆر شوێنی دیکە وێنێ ئەو توێژانە لە کۆڕ مەجلیسەکان من سەردانی بەشی ناوخۆی قوتابیانم دەکرد ڕەفیق و قوتابیمان هەبوون لە سلێمانی لە شوێنەکانی دی ڕەفیق و دۆست گەشت و سەفەرمان دەکرد پێکەوە کۆڕ مەجلیس مناسەبات دەبوو وێنێ ئەو توێژانیان بینی بوو بکاتەوە بڵێ خوا قوبوڵی کە من وەکو پارێزەرێکی ئیسلام دەردەکەوتم لە بەرامبەر ئەو فیکرە نامۆیانەدا کە فعلەن ئیسلام بێ پشت و پەنا بوو ئەو کاتە لە ڕووی فیکریەوە دەڵێم تەمە لە ڕووی سیاسی هیچ لە ئارەدا نەبوو قەوارێکی ینی ڕێکخراوێک شتێک نەبوو بەڕاستی بەڵێ بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی هەبوو کە دواتر بوو باڵی چەکداریشی دروست بووانە بەڵام زارش شتێکی بچوو بوو و پانتایەکی وای نەبوو خەڵک پێی نەزانی بوو بەڵام لە ڕووی فیکریەوە مسلمانان فعلەن بێ پشت و پەنا بوون
و مامۆستایانی بەڕێزیشمان واتە مامۆستایانی مزگەوتەکان لەو بازاڕە شارەزا نەبوون، یعنی ئاشنا نەبوون بە مارکسیزم لێنیزم تاکو بەرپەرچی بدەنەوە، بەڵکو مامۆستایان هەر لەسەر ئەو کتێبانەی پێشێ کە باسی عەقیدە دەکەن، باسی ئیسلام دەکەن، باسی فیقی ئیسلامی شەریعەتی ئیسلامی ئەوە دەکەن، هەر بە میتۆدی پێشێ بڵێن خەریک بوون و ئەوەش هۆکاری سەرەکی ئەوە بوو کە ئەو گەنج و لاو خوێندەوارانە لە مزگەوت بچنە دەر ببنە پەیڕە و شوێنکەوتووی ئەو فیکرانەی کە نەیارن بە ئیسلام، مامۆستا و مزگەوت نەیان دەتوانێت خەڵکە بەخۆوە گرێدان وەکو ئێستا نەبوو، بتوانە ئەو فیکرانە بەرپەرش دەنەوە، بتوان ئیسلام بە شێوەیەک تەڕەحکەن ڕانوێنن کە تینوێتی خەڵک بشتێنێ. بەڵێ مامۆستا کە ژیانی ئیمان بە ناخوێنیتەوە لە چەند شوێنێکا باس لەوە کاکە لە کاتی خوا چونکە گەنجێکی باو بڵێن هێشتا زۆر لە تەمەنی 20 ساڵی ئەوانەیە بۆ زۆر گەنج بووە، هەر جارێک ویسپێتی بچێ بۆ شارێک کۆڕێکی هەبێ شتێکیان بۆ حازر کردووە، تەوان خەڵکێکی زۆر کۆبۆتەوە و چاوەڕوانیان کردووە کە ئیمان بە نادێ لەم ڕۆژەیە و کۆڕی هەیە. ئەڵێ وەختێک کاچوو مەستەر شانۆکە سێرمەکرد خەڵک بزەئی گرت، ئەم گوت پرسیارمەکەن ئەم بزەیە چیە بوو کە ئەڵێن حەسەن بەنا سێرێک تەسەورەکەن کە هیکلێکی گەورە و چووکە شوێنەوارێکی گەورەیە. ئەگەر ئەم قسەیە بۆ جەنابێشت بهێنینەوە، تۆ شوێنەواری تۆ لە کتێبەکانە هەر لە پوختێک دەربارەی ئیسلام بووە لە بەتایبەتیش لە دەبەرێک ڕاچوونی ئیسلام و ڕێچکان، ئەو تەسەوەرەی بۆ تۆ دروست نەکرد بوو کە خودی مامۆستا عەلی باپیر کەسێکی کامڵی ینی لە ڕووی با بڵێن تەمەنەوە یاخود با بڵێن کە خەڵک تۆ ئەبینی لە بینی تێکستەکان و لە بینی تەمەەن تا شۆچێکی بۆ دروست نابوو. بە ئەو چاپی یەکەمی دەبەرێک ڕاچوون ئیسلام و ڕێچکان ئەگەر بینی بت وێنەیەکی لەسرە تەمان عومەر یوسفی وێنەکەی کێشا بوو، پیاوێکی ڕیشبی بە ویقار گەنجێکیش وەکو بڵێ ئەوە پانتۆڵێکی لە پێ و وەکو بڵێ ڕادەکا وای وێنا کردووە کە ئەوە بڵێن پیاوە بە ویقارەکەەوە ینی تعبیر لە ئیسلام دەکا یاخود لە کاراکتەرێکی ئیسلامی، ئەوی دیکەش تعبیر لە فکری غێری ئیسلامی دەکا. جا زۆر کەس وانزانی و وێنەی ئەو پیاوە بە ویقار و ڕیشبیە وەزانوە منمەوە بەڵە زۆر جاروە هاتوۆتە پێشێ کە وەک بڵێ تەمەنی بەندەیان لەوە بە گەورەتر داناوە کە هەبووم. ڕاستە ئەوە بووە گرنگەوەی ئەو کتێبە ئەو کاتە لەخوا بە زیاد بێبوو بە مای هۆشیاری و بەرچاوڕوونکردنەوەی خەڵکێکی زۆر کە مەرجیش نییە ئەوانەی کە بەرچاویان ڕۆشندە هۆشیار دەبوونەوە مەرج نییە وازیان لە کوردایەتی و پێشمەرگایەتی هێنابێ، بەڵام کابرا بۆی دەرکەوتەوە کە نەخێر مارکسیزم لینیزم غەڵەتە و مەرج نییە تۆ بۆ ئەوی کوردایەتی بکەی، بۆی شۆڕش بکەی، بۆی پێشمەرگە بیت هەر دەبێ مارکسیست و لینینیز بی دەتوانی نەخێر ئەو فکرێشت نەبێ، بەڵامە تۆ ئەوە بکەیت چکە من ئەوەشم هەر باس کردووە لە توێژەکاندا بۆ وێنە لەوەدا کە دەڵم ئیسلام وریاکەرەوەی نەکتریاک باسم کردووە کە نەخێر ئیسلام ئەوە نییە کە مارکس گوتوێتی ئەدین ئەفیون الشعوب کەوا بە عەرەبی وا تەرجەمە کراوە دین تریاکی گەلانە باسم کردوتمەوە بەسی پێ دینی تێکدراوی نەسڕانیەتە، ئەمما ئیسلام وریاکەرەوەیە، ئیسلامێکە ئاوا دەڵێ ئاوا دەڵێ ئاوا دەڵێ. هەروەها ئەو کاتە ئیسلام بەوە تۆمەتبار دەکرا ئیسلام ئایدیالیزمە، ینی ئایدیایە خەیاڵە میثالە لەسەر ئەرزی واقع نییە. من گوتومە ئیسلامە نە ئایدیالیزمە نە ماتریالیزم. ماتریالیزم نییە بە واتای هەموو شتێ بە مادە ببینێ و ئایدیالیزمیش نیە بە واتای کە ئیسلام تەنیا بڕوای بە ڕوحانیەت و ئەوانە هەبێ، بەڵکو لە هەردووچانی پێکەوە کۆ کردوێتەوە. بەس مامۆستا هەمیشە ئینسافێک لە نووسینی توە هەیە، بەڵێ ینی بۆ نمونە ئێستا لە پێشەکی چاپی ئێمە ینی زۆر جار کاچیتە ئەوەی کە ینی باسی ئەوەشەکەی کە هێشتا ئەو ڕێبازانەش خاڵینی جوان خاڵینی لەشتی هەتا مارکسیت هەتا ئایدیالیست هەتا ئەو بیردۆزانەی کە هاتوون وەکو جێگرەوەش زۆر جار خۆیان وێ ناکردووە کە جێگرەوەی ئاینن. تۆ هەمیشە ئەم ئینسافەت بەکارە ناوە توتە ئەمانەشتی جوانیان تایە، بەڵام دواتر هاتوویتە سەر ئەوەی کە ئیسلام لەوە جوانیەکان لە خۆی کۆکاتەوە پێویستمان بە ئەوە یا لەوە چاکتری تێدا خۆی بەهێزی
مرۆڤ لەوەدایە کاکە پەیوەندیان کە بەرامبەرەکانی هەر حەقێکیان پێ بێ لیان بسەلمێنێ. جا من ئەوە لە قورئان و فێر بوو. خی پەروەردگار دەفەرمێ قل يا أهل الكتاب لم تلبسون الحق بالباطل وتكتمون الحق وأنتم تعلمون لسورة آل عمران. أي خاوەن کتێبەکان بۆچی حەق لەگەڵ ناحەقدا تێکەڵ دەکەن و حەق دەشارنەوە لە حاڵەدا کە دەشزانن بۆ حەق لەگەڵ ناحەقدا تێکەڵ دەکەن. تلبسون الحق يعني تخلطون الحق بالباطل يعني تۆزی حەقتان پێ لەگەڵ ناحەقیشی زۆردا تێکەڵی دەکەن ئاوێتەی دەکەن کەواتە خی پەروەردگار ئەویان لێ دەسەلمێنێ کە حەقیان پێ بەڵام ئەویان لێ بە عیب دەگرێت لێ بە ئیراد دەگرێت کە ئەو حەقە لەگەڵ ناحەقدا تێکەڵ دەکەن. هەروەها لە سوورەتی ئالی عیمران دەفەرمێ لەیسوا سەواء هەمویان وەکو یەک نین دێنێ پۆلێنیان دەکا. ئێمە هەمیشە بەوە بەهێز دەبین کە خاڵی هێزی خەڵکی دیکەش بەی خۆمان بزانین و خاڵی چاکی خەڵکی دیکەش بەی خۆمان بزانین و نەچین هەر لە ڕێەوە هەرچی بەرامبەرەکەمان دەڵە هەمووی ڕەتکەینەوە و بۆ زانیاریت من بێهێزی بەرامبەرەکانی خۆم زۆر لەوەدا بینیوەتەوە کە هەر لە ڕێوە نیەتی هێناوە هەرچی من دەیڵێم ڕەتی کاتەوە من وام نەدەکست. من کەسێک لەو توێژەکانی جادیارە کەسێک شتێکی گوتووە حەق بووە یەکتمەوەت حەقە بەڵا ئەوەت ناحەقە یا ئەوەت حەقە بەڵام بۆ بەستێکی ناحەق بەکاری دێنی. ڕاستە خۆی هەر دەبێ وابین چونکە تو نابێ قەرارت دابێت هەرچی بەرامبەرەکەت بێ لە ڕەتی کەیەوە بەڵکو دەبێ تۆ بڕیارت وابێت تۆ لە حەق بگەڕێی لە سەردەستی خۆت دەرکەوی خۆ لە سەردەستی بەرامبەرەکەت وەکو شافعی ڕەحمەتی خوای لێبێ قسەیکی زۆر جوانی هەیە دەڵێ ما ناظرت أحدا إلا ووددت لو أن الحق يخرج على فمه يعني ياخذ تعبيري شي ئەوە لەگەڵ هیچ کەسدا و توێژم نەکردەوە مەگەر حەزم کردووە کە حەق لە سەرزاری ئەو دەرکەوێت بۆ دەڵێ چکە بۆ خۆم ئەوەی زانیمە هەوە زانیومە بەڵام ئەگەر حەق لەسەر زمانی بەرامبەرەکەم دەرکەوێت مانە حەقێکم دۆزیوەتەوە کە خۆم نەمزانیوە مانە لەو عیلمەی کە هەمە لێم زیاد کردووە. بەڵێ مامۆستا ئەگەر باس لە یەکەم جار کە چاپەکرێت لە ساڵی 1985 و لە بەغداش چاپەکرێت ئەم کتێبە چۆن شانسی چاپکردنی هەبوو لە کە ئەم کتێبە مناقەشەیەکی گەوری تیا و هۆشیارێکی گەوری هەڵگرتووە بەس من ئەمەوێ لەگەڵە ما شتێکی تریش باس کەم نازانم تۆ ڕابی لەگەڵ مایاننا سەردەمە لە ساڵی لە ناوەڕاستی هەشتاکان حتا بەعسیش بە جۆرە لە جۆرەکان نیگەرانێکی بیری مارکسی و دەویست بە جۆرە لە جۆرەکان چووکە وردە بیرەکە گەورە بوو ئەم تەسەورە گەورە بوو چ لە داخل و چ لە ئەوەی کە وتیشمان لە سەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ بە شۆڕش و تا شۆڕشێکی چەکداری چەندێک کتێبەکە لەو کاتەیە ینی ئەمەش بوو بە هۆکارێک لەوەی کە لانی کەم ڕێگەیەک خۆشکە بۆی کە کتێبەکە چاپکرێ لەوانەیە من ناز ئاگاداری ئەوە نیم ئاگاداری ئەوە نیم چەندە ڕێ خۆش بەڵام لەوانەیە کاریگەری بوو بێ بەس بۆ زانیاری ئەو کتێبە جواب بە ئاسانی لە ڕقابە دەرنەچوو ئەگەر چیرۆکی هەبێ حەزەکەم مامۆستا ئەو کتێبە دوای ئەوەی کە برا بۆ دائیرەی ڕقابە کۆمەڵی شتیان خەت پێداهێنا بوو کە دەبێ ئەوانە لابچن ئەمجا چاپ بکرێت هاتۆ بۆ لای من هەندێک لەوانە تعبیرەکەم گۆڕی هەندێکیشیان هەروە خۆی هێشتە دووبارە نارم و جاریش کە نردیان ینی دوو جار ئەو کتێبە هیچیان لێلا دەبرد و من ئەوم دەکرد جاری سێم هەندێک شت ئاماژیان کردو کە لێلا بردە کە ئەگەر لێم لابر بواە وەک بڵێ زۆر زیانی بەنێوە ڕۆکەکەی دەگەیان گوتمەڵای هەروە خۆی دەیهێڵمەوە بەس بە ئەوان وابزان کە من دەستکاریم کردووە لامای بە قەڵمێکی دیکە نووسیمانە و شتێکم لێ کرد ینی دووبار نارمەوە ئەو جارت چاک بوو کە چاپکرانە هەروە بە ئاسانیش ئەو کتێبە نەجاتی نەبوو. مامۆستاوانی کە ڕقابەیان کردووە چۆن لە پوختێک دەربارەی ئیسلام زانیمان کە ئەو مامۆستا بەڕێزانەی کە بۆیان نێردراوە چاودێری بکەن ڕقابەی بکەن زانیمان چێن بەس ڕقابەی ئەمە کەس نەمزانی ینی مەگەر ئێستا مامۆستایەک وەکو ئەوەی پوختەی دەربارەی ئیسلام مامۆستا بەڕێزە خۆی ئاشکرا کرد مەگەر من بێچێک لە مامۆستایەک ئەگەر مابن ئێستا لە ژیاندا بڵێ ئەو کتێبیان هێناوە بۆ لای من ئەگەر نامن ئەو کاتە نەمزانی داویانە بەچێ بەس گرنگە دوو جاران دەستکاری دەکرایە خود ئیشارە دەکرا ئەوانەی لێلا بدرێن
ئەو ئەمجا موافقە دەکەن چاپ بکرێ هەندێکی کە وام هەز دەکرد کە ڕووی لە ئەوەیە ڕووی لە حیزبی بەعسە لە ڕژێمە خۆ ئەو کاتە ڕژێمی بەعسی شەر خۆی بە مارکسیزم و سۆسیالیزم و ئەوانە دەزانی هەوانش خۆیان بە چەپ دەزانی حزب البعث العربي الاشتراكي ئەوەی کە وەک بڵێ مەستی ئەوانی دەکرد وام هەز کرد کە زیاتر بەوە حساس دەبوون یا ئەوەی کە ئیسلام وەکو ڕێباز و بەرنامەیەکی ژیان کە بەدیلە و ئەڵتەرناتیفە بۆ هەموو شتێک بەوە زیاتر بەو تعبیرانە قەڵز بوون بەڵام نەمزانین داخوا دابوویان بچێ زۆر باش مامۆستا یەکێک لەو چینانەی کە پێشکەشت کردووە سەرنجی منی ڕاکێشا هەر تعبیرەکە خوێنمەوە نووسیوتە پێشکەشە بەوانەی لە دەمی و توێژدا ڕناکەن و چاک گوێ دەگرن کە ڕاستیشیان خراە بەرچاو بێ سێود و وەریەگرن مامۆستا ئەگەر سەیری ئەم تعبیرە بکەین لەوەی کە باش گوێگرن و گوێ لە بەرامبەرەکانیان نەگرن و هەتا ڕای بەرامبەرەکانیشان خوێندوتەوە هەتا ئەو با بڵێن ئەوەی کە ئەوان پشتی پێبەستن چوەکو ئایدیا چوەکو کتێب چوەکو ئەو نووسرا و بەڵگانەی کە هەیە هەتا شارەزابوونیش لەوانە قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا تا ئەم لەحزەیەش تۆ لە هەرێمی کوردستان شتێکی ئاوە بەدیئەکەی لە ڕوانگە جیاوازەکانەوە لە ناو ئەحزابی کوردیە لەوەی کە بێ باش گوێ بگرێ لە بەرامبەرەکەی گوێ بگرێ و ئەویش ئارگۆمنتی هەبێ ئەویش بەڵگەی خۆی بێنێتەوە و تەنانەت مامۆستاش یەکترشکاندنێکی زۆر هەیە لەم ڕوانگەیەوە تەنانەت لەسەر تەلەڤیزیۆنەکان قسە لەسەر ئەوەیە چۆن بەرامبەرەکەت تێکەشکێنی چۆن تەنانەت چۆن تەشیری پێەکەی چۆن حیایە بی قسەکە لەسەرەوە جەناب لەو کاتەیە درچی ئەمەد کردووە کە پێشکەش کردووە بەو چینەی کە باش گوێگرێ پڕە باشش وەڵامەداتەوە قسەکە لەسەرەوەی ئەم دۆخی ئێمە هێشتا ئەوەی کە جەنابەت ئەو چاوەڕوانی کە جەنابەت هەیە ئەو چاوەڕوانێ ئەوانی کە من پێشکەشم کردوون زۆر کەم بوون کاوسی بەتیان تێداوێ فعلەن من نەکرد ئەو کات لەو ڕۆژانە تەمەڵ کە لە ئەڵمانیا بووم لە بەرلین کۆڕێکم هەبوو لەژێر ناونیشانی کێشەکانی کورد و هەرێمی کوردستان بە تایبەت جا هەندێک لەوانی کە مداخەلەیان دەکرد یا پرسیاریان دەکرد هەبوو مداخەلەی دەکرد یا پرسیاری دەکرد هەبوون تەوان دوایی دیقەتم دەدا چاوەڕی نەدەکرد داخوا من دەڵێم چی کاتێک کە من دەکەوتمە سەر وەڵامدانەوە ئەو هەر بیری لەوە دەکردەوە چۆن بەرپەرچی ئەو قسەی من بداتەوە بەبێ ئەوەی کە دیقەتی بداتێ داخوا ئەو قسەی کە من دەیکەم حەقییان ناحەقە زۆر کەس بەداخەوە دەمارگیری و داخراوی وای لێ دەکا کە خۆی مەحڕوم و بێبەش دەکات لەوە کە لە بەرامبەرەکانی بەهرەمەند بێت ئەوانەی کە من ئەو کتێبم پێشکەشکردون ئێستاش لەگەڵداوێت کە من زۆر نین فعلەن بەداخەوە کاک پەیوەند منەوەی کە تێبینیم کردووە کاتی خۆی من لە لایەن ئەمریکیەکانەوە کە گیرا بووم تاوان هەم خەڵکی ئەمریکایی دەهاتن لێکۆڵینا لەگەڵ مندا دەکرد و هەندێکیان بەریتانی بوون هەندێکیان ئوستورالی بوون و وڵاتەکانی دیکە دیقەتم دەدا کە بۆنە من ڕخنم لە جۆرج بۆش دەگرت ڕخنم لە سیاسەتی ئەمریکا دەگرت لە سیاسەتی ئینگلیز دەگرت بەریتانیا دیقەتم دەدا گوێیان دەگرت و جارێ و دووسەیەک بوون وەکو لە کتێبی ئەشکەنجە و زیندان ئاماژەم پێداوە و شتێک کە من بە بەڵگە بۆم دەردەخستم دیار من گیرا بووم و عەزیە دران و ئەشکەنجە درانوانە بەڵام کە قسەی خۆم دەکرد دیقەتم دەدا لە بینی خۆیاندا دەنگ و ڕاست دەکەی یا بە منیان دەگوت ئەوە وایە بۆ وێنە لە جارێک لیان پرسیمە تۆ ئایندەی ئەمریکا چۆن دەبینی لێرە لە عێراق گوتم وەڵا پندێکی کوردی هەیە دەڵێ دەزانی چۆن هاتووی بەس نازانی چۆن دەچیەوە وتم ئەوە بەسەر ئێوەدا لەسەست پێت تەماشایەکیان کرد و پێکەنین وا پێرەچ قسەکەی تۆ ڕاست بێ یا جارێکی دیکە لیان پرسیم وتیان ئەتۆ سیاسەتی ئێستای ئەمریکا چۆن دەبینی ئەمیشتم وەڵا سیاسەتی ئەمریکا ئێستا وا دەبین وەکو کەسێک کۆڵێکی زۆر قورسی لە کۆڵێ ناوێت پشتی لە ژێریدا چەمی بێ ئەمن پێم وایە گەرت بەردەوامی ڕەنگە پشتی بشکێ تەمە بەوان زۆر قورس بۆ قسەیە پێکەنی وتیان وەڵای کۆڵەکەما زۆر قورسە وتم ئەمریکا دنیای بە کۆڵێدادا و خەمی هەموو دنیادا خوا دەیەوێ هەمووی بخاتە ژێر ڕچێپی خۆی بارەکەی زۆر قورسە ئاوە پشتی چەمیوەتەوە مەبەستەمەوەی کە ئەوە تۆ بێن لەگەڵ کادیرێکی ئەو حیزبانەی خۆمان باسی کە
بڵێ هەر بڵێ کاکە بەرپرسەکەت یا بڵێ سیاسەتی حیزبەکەت ڕەنگە ئەوەی وا نەبێ یا بە هەڵەداچوو بێ تەماشاەکەی کەم وا هەیە ئەو ئینسافە هەبێ من خەڵکم بینیوە کاک پەیوەند لە توێژ و شدا وەرناگرێت دوایی کە دوو بە دوو نیە دادەنیشی دەڵێ خۆ ئەو قسەیەت ڕاستە بەس کاکە بۆ وەرنەگرێت پێی عیبە لە بەرچاوی خەڵک بیسەلمێنێت کە من پێم وایە ئینسان ئەگەر حەق بسەلمێنێ و وەربگرێ لە خەڵک ئەوە زۆر ئازایەتیە ئەوە زۆر هەم ئازادیە هەم ئازایەتیە چونکە ئینسانی ئازا دەتوانێت کە حەق لە هەر شوێنێک بێ وەری بگرێ و ئینسانی ئازاد خۆ ئازاد هەرەوە نییە کە لە بچە نەکرابێ یعنی ئەو فیکرانەی کە پێینی ئەگەر بۆی دەرکەوت کە هەڵەن عەقڵی خۆیان پێ کۆت نەکا ئەگەر ئەم کتێبەی تۆ بکەین بە سەرچاوی قسەکردن و دایلۆگکردن و تێکەڵی کەینەوە بە ئێستا مامۆستا من زیاتر مەبەستم خەڵکی مولتەزیم و خەڵکی ئایدیای ئیسلامیە ینی ئەوان ئێمە خۆ دەزانی ئێستا ڕاگەاندنێکی زۆر هەیە ئاستێکی زۆر بڵاوی هەیە ئەم هەموو دەستگای رادیۆ و تەلەڤیزۆن و ڕۆژنامە و اینجا دنیای نێت و یعنی قسەکە لەسەرەوەی مامۆستا تا ئەم لەحزەیەش ینی زۆر جار تەنانەت کەسی سیاسی ئیسلامی یاخود با بڵێنەوەی کە هەڵگری فکری ئیسلامین یاخود با بڵێن داعین مامۆستا لە دایلۆگە تووڕابن ڕەنگە زۆر جار بەرامبەرەکانیان ئیهانەکەن زۆر جار حتا تاعنیوان لێ بدەن گومڕان کافرن نازام ئەمە کە سەیری دایلۆگەکانی تۆکەی لە ناو ئەم کتێبەیە مامۆستا تۆ پەنان نەبردوتە بەر ئەمان لە دەی هەشتاکانە لە کاتێکە ینی خۆ دەشکرا تۆش و ڕەبی تۆژی ئینسانی بەڵام قسەکە هەر لەسەرەوەیە تۆ مادام پشتیوانێکی گەورەت هەیە و زەخیرەیەکی گەورە بە پشتەوەیە ینی نەک هەر لە سەرچاوە ئاینەکان بەڵکو لە سەرچاوە مارکسیەکانیش قسەکە لەسەرەوەی چەندێک بۆ مسلمان گرنگە بۆ کەسی مولتەزیم دیندار گرنگە کە خۆی بەهێزکایەوە لە کاتی دایلۆگە تۆڕە نەبێ و نەدۆڕێ و بەڵکو بەڵگە و برهانەکانی بیبەنەوە کاک پەیوەند من پێم وایە تووڕەبوون و هەڵچوون بەڵگەی کەم تفاقیە ئەگەر ئینسان لە خۆی ڕاببینێەوە بە بیر بڕواکەی خۆی پشت ئەستور بێ بێخەم و دڵنیا بێ تووڕە نابێ ئەوە یەک پاشان تۆ بەرامبەرەکەت شتێکی بۆ عەرز دەکەی بۆ ڕادەنوێنی لێت وەربگرێ بۆ خۆی قازانجەکە لێت وەرنەگرێ خۆ تۆ مادام لە خۆت دڵنیایی ئەها پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام ئەو تەعبیرە زۆر بەکاردێن ئەڕەئەیتم ئین كنت على بەیینەة من ربی ئایا هەواڵم پێ بدەن ئەگەر من لەلایەن پەروەردگارمەوە لەسەر ڕۆشنایی بم لەسەر بەڵگە بم بەڵگەم بەدەستەوە بێ کە تۆ خۆت لەسەر حەق بینی نەک بە شێوێکی داخراوی بەڵکو لە ڕووی بەڵگە و دەلیلەوە لە ڕووی ئیقتیناعی و ئیشباعێکی ڕوحی و عەقلیەوە و پاشان دەمارگیریش نەبووی بەڵکو تۆ یعنی حەق لە هەر شوێنێکی بێ خۆتە دزانی ئەو تەماشا فەرمایشتەی کە هەندێک بە فەرمایشتی پێغەمبەری زان عەلەیهی سەڵات وسەلام کە لە سونەنی تیرمودی داهاتوە هەندێکیان دەڵێن ئەثەری شوێنەوارێکە یەکێک لە پیاوچاکان گوتوێتی گرنگەوەی نێوەڕۆکەکەی زۆر ڕاستە الحکمة ضالة المؤمن فحيثما وجدها فهو أحق بها حکمت واتە زانیاری بەسوود ونبووی مرۆڤی بڕوادار لە هەر شوێنی بیدۆزێتەوە لە هەموو کەس پێی شایستەترە یان ئەوە کە خوا دەفەرمێ فبشر عبادي الذين يستمعون القول فيتبعون أحسنه أولئك الذين هداهم الله وأولئك هم أولو الألباب مژدە بدە بەو بەندانم کە گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن دوای شوێن باشترینی دەکەون ئەوانە کەسانێکن خوا خستوونی سەر ڕاستەڕێ و ئەوانن خاوەن عەقڵان کە دەفەرمێ يستمعون القول وشيء القول ئەلیف و لامی تعریفی لەسەرە کە معنای جنس دەگەیەن لێرەدا یعنی گوێ بۆ هەموو جۆرە قسەیەک دەگرن لە هەر کەسێکەوە بێ یا زانایانی ئیسلام گوتویانە انظر إلى ما قيل ولا تنظر إلى من قال سەرنج بدەست چی دەگوترێ سەرنج مەدە چێ دەیڵێ جا وەلە سوورەتی سەبەدا ئەم ئاەتە زۆر جێی سەرنجە طبعا من حقیق بە حکمی تەفاعلم لەگەڵ قورئان ینی کە بوو زۆر قورئان کاریگەری لەسەرم هەبوو لەسەر سلوک و ڕەوشت و شێوەی وتوێژ و دیالۆگ و تەماشا ئەو ئاەتی سوورەی سەبەکە وإنا أو إياكم لعلى هدى أو في ضلال مبين قل لا تسألون عما أجرمنا ولا نسأل عما تعملون وإنا أو إياكم لعلى هدى أو في ضلال مبين خواب پیغمبر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام تۆ بفەرموو ئێوە لەبارەی گوناحەکانی ئێمە و لێتان ناپرسرێتەوە ئێمەش دەربارەی کردەوەکانی ئێوە
لێمان ناپرسێتەوە و ئێمەیان ئێوە یەکێکمان لەسەر گومڕین لەسەر ڕێنماین و یاخود لەسەر گومڕین تەماشا بەنسبەت کردەوەکانی خۆی دەفەرمەلا توسئەلوونە عەما ئەجڕەمنا ئێوە لەبارەی تاوانەکانی ئێمە لێتان ناپرسێتەوە بەرامبەرەکان چێ بوون مشریکەکان بوون بەڵام بۆ ئەوان وەلا نوسئەلو عەما تەعمەلوون ئێمەش دەربارەی کردەوەکانی ئێوە هی ئەوان بە عەمەل ناو دەبا هی خۆی بە جەریمە کە جەریمە بۆ ئەوان شایستەترە کردەوە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم شایستە کردەوەی باش بەڵام بۆی شعوریان بریندار نەکات دوایی دەفەرمێ چی یان ئێمە یان ئێوە یەکێکمان لەسەر ڕێڕاستین یەکێکمان لەسەر ڕێچەوتین نافەرمی ئێوە لەسەر ڕێچەتم لەسەر ڕێڕاستم وەرن کاکە هیچێکمان ئەتۆ دەڵی کاکە 2 کۆ 2 دەکا 7 منیش دەڵم دەکات 4 کاکە حتمما هیچێک لەو 2 ئەنجامانە ڕاستە وەرە دەبزانین خوا کامیانە ئەوە خۆڕ دەرگا دەکاتەوە بۆ دیالۆگ من هەمیشە لەگەڵەوان بەڵێن کە قسەم دەکردن باشە وەرن ئێستا کاکە ئێمە ئەو میلەتە ئێمە پێویستی بە ڕێیەکە پێدا دەرباز بێت پێویستی بە ڕێیەکە پێدا بەختەوەر بێت گاتە مافەکانی خۆی باش وەرن لێ بکۆڵینەوە داخوا کام ڕێیە ئەوە ئیسلام ئاوا دەڵێ مارکسیزمی تۆش ئاوا دەڵێ ئەوەی تۆوا دەڵێ ئەوەی ئێمە ژوا دەڵێ و پاشان وەکو جەنابەت ئاماژەت بە شتێکی جواندا ئەمە نەچووم هەر لە ڕێوە هەرچی مارکسیزم دەیڵێ هەرچی مەسەلە ئێستا سیکۆلارزم دەیڵێ هەرچی لیبرالیزم دەیڵێ هەر لە ڕێ من ڕەتکەمەوە نا چونکە بۆ من تەماشا دەکەم خۆی تەعالە بە جوولەکەکان دەفەرمێ بە نەسڕانیەکان دەفەرمێ بۆچی حەق لەگەڵ ناحەق تێکەڵ دەکەن یعنی حەقتان پێیە بەس ئاگاتان لێبێت لەگەڵ ناحەق تێکەڵی مەکەن ئەمن پێم وایە سیکۆلاریزم و مارکسیزم و لینینیزم و لیبرالیزم هەموو ئەو شتە ئیزمدارانە ئەندازەیە حەقیان تێدا هەیە بەڵام گرنگەوە لەگەڵ ناحەق تێکەڵ مەکەن بەڵێ مامۆستا دڵنیام تۆ قسە زۆر ماوە لەسەر کتێبی دەبەرێک ڕاچوونی ئیسلام و ڕێچکان و منیش پرسیاری زۆرم هەیە بەڵام ئەماڵقەی بەرنامەکەمان کۆتایی هات سپاس دەکەین مادومان کردی سپاس بۆ ئێوەش تۆ دووبارە بەخێر بێ کاکە پێوەند بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان تاکو بێ گەشتنەوەیشی دیکە هەمووتان بەخوای گەورە سپێرم خواتان لەگەڵ